ئافرەت ئەگەر بێوێ بەهەشتی بێ، ئەگەر بێوێ ژیانی دنیای خۆش بێ، خير نساء ركبنا الإبل صالح نساء قريش أحناه على ولد في صغره ورعى على زوج في ذات يده. باشترين ئافرەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ باشترین ئافرەت ئەو ئافرەتانن کەوا قوڕەیشین. ئافرەتە چاکەکانی قوڕەیش دوو سیفەتیان هەیە کە باشترین ئافرەتن. ئەویش ئەوەیە زۆر دایکێکی میهرەبانن لە کاتێکا کۆرپیان هەیە، بەڕاستی بە دەوری دایکایەتی هەڵدەستن، بەڕاستی منداڵ لە ئامێزیاندا دەحەسێتەوە، دەوری دایکایەتی دەبینن. هەروەها کاتێک کە مێرد دەستکورت و هەژار بوو زۆر چاودێری مێردەکەیان دەکەن، مەسرفی زیادی پێ ناکەن، کەمێکی ماڵەکە قەناعەتی پێ دەکەن و کەم زۆر دەکەن، زۆر کەم ناکەنەوە، مێرد تووشی قەرز و قیز ناکەن، لە لای خەڵک باسی ناکەن بڵێ مێردەکەم هەژارە و ناتوانێت پێداویستیەکانمان دابین کە شتمان بۆ بکڕێ. دکتۆر مستەفا زەڵمی، پرۆفیسۆر دکتۆر مستەفا زەڵمی، زانای پایەبەرزی کورد، خوای گەورە لە ئێمە شولەویش خۆش بێ و ڕەحمەتی خوای لێبێ، لە کاروانی ژیانمدا لە ژیاننامەکەیدا دەفەرمێ لام وایە هیچ شتێ لەوە جوانتر نییە ژن و مێرد هاوبەشی ژیان بن، لە بوون و نەبووندا، لە خۆشی و ناخۆشیدا، بە جۆرێکی وا کە هیچ کەس لە دەرەوە بە کێشە و نهێنیان نەزانێ. ژیانی ژن و مێردایەتی وەکو کۆمپانیایەک وایە دەزمایەکەی خۆشەویستی و ڕێزی یەکگرتنە. دەزمایەکەی خۆشەویستی و ڕێزی یەکگرتنە. قازانجەکەشی ئاسوودەی دڵ و کامەرانی و خۆشبەختیە. ئای چ وشەیەکی جوانەمەی دکتۆر مستەفا زەڵمی. کۆمپانیایەک ئەبێ پارەی هەبێ. ئێستا دیوتە مەگەڵ ئەم کۆمپانیانێم سەردەمەی پارەی خەڵکی دێنێ وەختیاڵان وڵات تەقیەوە فڵان کەس ئەوەندە سەدان دەفتەر دۆلاری خەڵکی برد. ئەوە دەستبڕە. کۆمپانیای ڕاستەقینە کە خاوەنی پرۆژە و کار بێ ئەبێ سەرمایەی هەبێ، ئەبێ دەزمایەی هەبێ. دەزمایەکەی چییە؟ پارەیە، دینارە، دۆلارە، جۆرەکانی دراوی هەیە. ئەگە پارەیەکی ئەستوری نەبێ، ڕەسیدی بانقی نەبێ، هەر مۆڵەتی کۆمپانیای نادرێتێ. ئەمجا ئەم پارەیە بەرهەمی دەبێت، لەم پارەیە زۆر شتی گەورەی پێ دەکرێت و ساڵ بۆ ساڵ ڕەسیدی بانقەکەی زیاد دەکات و بەرهەمەکەی بریتیە لە زیادبوونی پارەکانی. ئەفەرمە ژیانی ژن و مێردایەتی ئەو کۆمپانیایە دوو کەس بڕیاریان داوە بە یەکەوە بژین عەقدی زەواجیان بەپێی شەریعەتی خوای پەروەردگار مۆر کردووە بە ئامادەبوونی باوک و کەس و کار و دایک و شاهیدانی بەڕێز و خەڵک ئاگای لێتی بە حەڵاڵی بە شەریعەت بەیەگەیشتون. کۆمپانیاکەیان سەرمایەیەکی هەیە، سەرمایەی ژن و پیا و پارە نییە، بریتیە لە ڕێز، لە یەکگرتن، هەروەها خۆشەویستی. ئەم دوو جۆر دراوەیان هەیە، دینار و دۆلاریان بریتیە لە ڕێز و خۆشەویستی بۆ یەکتر. ئەگەر ئەم سەرمایەیان هەبوو، قازانجەکەیان چییە؟ قازانجەکەیان ڕۆژ بە ڕۆژ بریتیە لە ئاسوودەی دڵ و کامەرانی خۆشببختی، ژیانێکی زۆر ئاسوودە و بێکێشە پڕ لە کامەرانی خۆشببختی بەسەر دەبن. ئەوە قازانجەکەیانە. بەڵام بەخوا ژن بەس ڕێزی یەک نەگرن، ژن و مێ ڕێزی یەکتر نەگرن، خۆشەویستیان لە نێواندا نەبێ، واللهی ئەوانە ئەگەر هەموو پارەی دنیایان هەبێ، هەموو ڤێلای دنیایان هەبێ، هەموو باخی دنیایان هەبێ، ژنەکە هەموو لەشی ئاڵتون و زێڕ بێ، دڵنیا بن کامەرانی و خۆشی ناو دڵ و ئاسوودەی ژیانیان بەنسیب نابێ، چونکە دەزمایەکەیان نییە، قازانجەکەشیان نابێ. هەروەها دکتۆر مستەفا زەڵمی دەفەرمێ هەر ژن و مێردێک لەسەر بنەمای بەرژەوەندی مادی بەیەکەوە کۆ ببنەوە، ئەوە ژیانیان تاڵ و چاواشە دەبێت. نمونەیەکی ژیانی خۆی دێنێتەوە کاتێک کەوا لە گرانیەکە لە سەرەتای چلەکان و ئەوانەدا شەکریان نەبووە، نیو کیلۆ شەکریان هەبووە، دەڵێ ئەو نیو کیلۆ شەکرە مەلاژن خاتوونی خێزانم زۆر بە سەلیقە و بە قەدر و حرمەتەوە لەبەر پاراستنی کەسایەتی من کە نەڵێن مامۆستا هیچی نییە لە ماڵەوە، شەکرەکەی دێنا، ئەفەرمێ شەکرەکەی دێنا لە شەکردانێکی کردبوو، لا دێیە میوانمان زۆر دێ، کاتێکەوە میوانەکانمان دەهاتن شەکرەکەی بۆ دادەنان، کاتێک کە میوانەکە دەڕۆی بۆی خۆمان و منداڵەکان نەیخۆین هەڵی دەگرتەوە بۆ خۆمان چامان بە مێوژەوە دەخواردەوە، مێوژمان دەخوارد لە زیاتی شەکر. ئەمە بەس بۆ ئەوەی کەوا مێردەکەی لە لای میوانەکان نەڵێ وەڵا مامۆستا شەکری پێ نەکڕدەوە بەخوا نیمانە و دەستکا بە کڕوزانەوە، کارێکی وای نەکرد لەو کاتی گرانیەدا کە شەکرێک لە ناو مەجلیسی چاخواردنەوەی خێزانیدا میوانەکاندا با نەبوونی بان پێوە دیار نەبێ، خۆمان مێوش بەکاردێنین
بەڵام لای خەڵکی باسی ناکەین و لەبەر چاوی میوانەکەمان داوا دەنوێنین کە هەموو شتەکانمان ڕێک و پێکەیە. ئەمە بەرهەمی ژنی چاکە. الزواج الناجح يعني أن تعتبر الكوارث مجرد حوادث لا العكس. هاوسەرگیری سەرکەوتووی نێوان ژن و مێرد بەوە دەبێت کەوا کارساتەکان بەخوا ماڵ وەکو زەوی وایە سام زەویە بوومە لەرزە ڕووی تێدەکا، ئاگە ڕووی تێدەکا، بورکان ڕووی تێدەکا، فەیەزانات ڕووی تێدەکا، لافاو ڕووی تێدەکا. ئەم سەرزەوێت چۆن ئەم کاریسانە ڕووی تێدەکا، جەنگ و شەڕ ڕووی تێدەکا، وەکو وڵاتێک وایە هەمووی معڕەزە توش ببی، ماڵیش ئەو وڵاتە بچکۆلەیە، ئەو زەویە بچکۆلەیە، کارەسات ڕووی تێدەکا، ماڵیش ژیانی ژن و مێرداتیش تووشی کارەسات دەبێت. بەڵام ژن و مێردی سەرکەوتوو کارەساتەکان وەکو ڕووداوێک تەماشا دەکەن. کاکە ڕووداوێک هاتووە چەند ڕۆژێک تەحملی بکە، ڕۆژێک دوو ڕۆژ هەفتەیە تەحملی بکە تێدەپەڕێ، کۆتایی پێدێ. نەک ڕووداوێکی بچووک هێندە لەبەر چاویان گەورە دەبێت دەیکەنە کارەساتێک. ینی زۆر جار ژن و مێرد گەیشتونە تەلاق پەنا بەخوای پەروەردگار، وەڵڵاهی یەک ڕووداوی بچووک بوو هەر بە سەعاتێک لەبیر دەکرا، بە ڕۆژێک قسەی لەسەر نەکرا کۆتایی پێدەهات کەچی گەورە کرا. ئەم ڕووداوە بچووکەی ژیانی هاوسەری بوو بە کارەساتێکی ماڵوێران کرد.